وشەیەی کە ئەردۆگانی شێت و هار کردووە لە باوەشی نەتانیاهۆدایە لە نووسینی خەبات کووردە. گرژیەکانی تورکیا و ئیسرائیل بەرەو جەنگێکی هاوشێوەی شەڕی 12 ڕۆژەی ئێران و ئیسرائیل ڕێدەکەن، ماوەی کە کۆمپانیەکانی دروستکردنی چەک لە تورکیا ڕۆژانە و بەردەوام دەیانەوێ خۆیان نیشان بدەن کە کارگەکانیان چەکی پێشکەوتوو بەرهەم دەهێنن. ساڕۆخەکانی تورکیا تا ئێستا لە 530 کیلومتر زیاتر بڕناکە، بە مەرجێ نزیکترین خاڵی نێوان ئیسرائیل و تورکیا 515 کیلومترە. ڕۆژانەش چەندین جۆز ساڕۆخ تاقی دەکەنەوە بەهۆی نەبوونی تەکنۆلۆژیای پێویست سەرکەوتوونا. ئەگەر خاکی سووریا و بەشە دابەشکراوەکەی قوبرسیش نەبێ، خەتینە فڕۆکە F-16ەکانی تورکیا دەگەنە سەر ئیسرائیل و ناتوانای بەرپەرشدانەوەی فڕۆکە S-35ەکانی ئیسرائیلیشیان هەیە. تەواوی هەموو ئەو سیستەمە بەرگریانەی کە لە ناو خاکی تورکیاشدان لە ژێر کۆنتڕۆڵی هێزەکانی هاوپەیمانی ناتۆدا، بێجگە لە سیستەمی S-400 رووسی نەبێت کە تا ئێستاش لە ژێر کۆنتڕۆڵی رووسیادایە. لە درێژایی 100 ساڵەی تەمەنی تورکیایە تا تورکدا، سوپای تورک غەیری شەڕی یۆنان و قوبرس بەشداری هیچ شەڕێکی نێودەوڵەتی نەکردووە، غەیری چەند ئۆپەراسیۆنێک نەبێت کە لە 40 ساڵی ڕابردوودا دژی پەکەکە ئەنجامی داون و لە ڕۆژاوای کوردستانیش بە 4 ئۆپەراسیۆن چەندین شاری کوردانی کاول کردووە. ئیسرائیل تەنها لەو مانگەدا کۆتایی بە هەموو پلانە سیاسی و سەربازیەکانی تورکیا هێنا لە سووریا و ئێستا دابەشبوونی سووریا بۆ 4-5 کانتۆنی فیدراڵی بۆ تەعاملی واقعی و ئەمریکاش بە تەواوی بۆ ئەو دابەشبوونە تووشی لە ئەردۆگان و سیاسەتەکانیدا کردووە. ئێستا چاوەڕێ دەکرێت ئیسرائیل زەختێکی زۆر لە تورک کات، یەکجاری بارەگا و هێزە سەربازیەکانی لە ناوچەکانی نەڤئیسلام کە لە سەردەمی حاکمداری ترەمپی یەکەم کە لە 2019 لە باکووری سووریا داگیری کردوون چۆڵیان بکات، یان بە زەبری هێز پێیان چۆڵ. لایەنێکی تریش قوبرسە کە ترسێکی گەورەی خستۆتە ناودڵی ئەردۆگانەوە و زۆر دەترسن ئیسرائیل لە ناکاو هێزە دەریایی و ئاسمانیەکانی بگەێنێتە کەناراوەکانی باکووری قوبرس و ئەو بەشە داگیر بکات کە تورکەکان لە 50 ساڵی ڕابردووەوە داگیریان کردووە. هەرچەندە ئەردۆگان و هاکان فیدانی وەزیری دەرەوەکەی دەیانەوێ ئەوەندە گرنگی بۆ بارگرژیەی نێوان تورکیا و ئیسرائیل نەدەن و چاوەکان بەرەو ڕوبەڕووبوونەوەی سەربازی ڕێنەکات. بەڵام ئیسرائیل ئەو پش و درێژی نییە وەکو ئەردۆگان و دەمە قێزەونە سیاسیەکانی و هەر کاتێک کە دەمارگرتی بە کردەی سەربازی گۆڵەکانی خۆی دەکات و نەیارەکانی دەم دەبەستێت. تورکیا چەند ڕۆژێکە بۆەوەی چاوەکانی ئیسرائیل لە خۆی دوورخاتەوە، خەریکی جوڵەیەکی سیاسی گڵاوترە و بەجارێ ڕووی وەرگێڕاوەتەوە سەرشی ئەو سوننەکانی عێراق و خەریکی ئاگیری فیتنەیەکە دوای فەشەلهێنانی هەڕەشەکانی بارزانی لە تێکدانی باری سیاسی لە بەغدا. ئەردۆگان بۆ خۆی دەستی کردووە بە جوڵە. ڕۆژێ لەگەڵ هەردوو سەرکردە سوننەکە خەمیس خەنجەر و هەلبوسی دوور لە چاوی میدیاکان کۆ دەبێتەوە و بۆ بەیانی ساڵح فەیازی سەرۆکی هێزەکانی هەشتی شعبی داوەتی ئەنقەرە دەکات. هەموو جوڵانەش لە دوای ئەوە دێن کە لە ژێر زەختی ئەمریکا و شانەوەی هێزەکانی لە تەواوی عێراق شیعە ناچارکرا یاسای بەحەشتبوونی هێزەکانی لە پەرلەمان شێنێتەوە و هەڕەشەکانی دۆناڵد ترەمپی سەرۆکی ئەمریکا بە هەند وەربن. کاتێککە ڕایگەیان بۆ خۆم ئەو جارە حکوومەتێک لە بەغدا بۆ عێراقیەکان پێک دەهێنم و تەواوی سەرکردە و بەرپرسە حکومی و حیزبیەکانی عێراق بە تۆمەتی دزی و گەندەڵی و با فیرۆدانی سامانی گشتی تاوانبار دەکەم و بڕیارم داوە هەر هەمویان ڕوبەڕووی دادگا بکەمەوە.